بەڵە خۆشویستان دەزانین هەموو ساڵێک 8 مارس بە ڕۆژی ژنان ئەژمار دەکرێت. لێرە پیرۆزبای خۆمان ئاڕاستەی سەرجەم ژنان و کچان دەکەین بە هیواین 8 مارس ڕۆژێک بێت بۆ هێنانەدی خەونەکانیان، بۆ بەدیێنانی مافەکانیان، بۆ نێشتنی جیاوازی جەندەری. زۆر جار لێرە و لەوێ گفتوگۆ و باس و خواست لەسەرەوە دەکرێت کە ژنان خۆیان دەڵێن بریار ڕۆژێک نەبێت بۆ ژنان، هەموو ڕۆژێک ڕۆژی ژنانە. ئێمەش دەڵێن 365 ڕۆژی ساڵ تایبەتە بە ژنان، چونکەوان نیوەی کۆمەڵن. لە کوردواری خۆمانە دەڵێن دایکی نیوەکەی تریشن. هەر بۆیە لەم یادەدا چەندین چالەکی جۆراوجۆر خۆشبەختانە جاری وایە لە ماوەی هەفتەیەکدا ساز دەکرێت. ئەمە کێسێمە قسەی لەسەر دەکەین یاخود گفتوگۆی لەبارەوە دەکەین. دیمەنێکە کە خانمێک یاخود کچێکی گەنجی خوێنکار کاری دەرهێنانی بۆ کردووە، باس لە پەیامێکی ڤیدیۆیی دەکات کە لەو پەیامە ڤیدیۆیەدا خەونەکانی کچان و ژنان، خەونەکانی بەهێزی و تواناکانیان و دەرخستنی تواناکانیان و ئەو خەیاڵاتی کە لە مێشکی خۆیدایە ئەم خاتونە لە ڕێ ئەم گرتە ڤیدیۆیەوە بڵاوی کردوێتەوە. لە تەڕۆ کۆمەڵاتیەکانیشدا دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە. دەچین دیمەنەکە دەبینین، دواتریش دەینەوە لەگەڵ ئەو کچە خوێنکارە قسە دەکەین. لە خاڵە بەهێزەکانی هەمیشە بەدوێ ئەو پۆشاکانەیە ئەگەڕێت کە بەدڵێتی لەبەری ئەکات، نازەکات بە دەوری خۆیدا وەک ئەوەی تاکە ئافرەتی ئەم زەمینە بێت. بە بەردەوامی نازەکات، ناز ناکات لەبەر کەسیکە، خۆی نازایەت بەخۆی، چاوەڕێی بۆ نیەک ناکات کە ڕۆژەکەی تایبەت بکات، هەموو ڕۆژەکانی تایبەتن. هەمیشە بەدوای بەتەمترین قاوایە ئەگەڕێت، چێژ وەرەگرێت لە هەموو ساتەکانی ژیانی، بەدوای ئەو شانەیە ئەگەڕێت کە هێشتا دەرنەبڕاون بۆتن، بەدوای وردەکاری ئەو ژیانەیە ئەگەڕێت کە لێکچوویەتی. ئافرەتبوونی دیاریە بۆ جیهان، جوانی ناخی و دەرەوەی، خۆگونجاندنی، سروشتەکەی، ریسکی چاوی کە پێکەنێت لەگەڵ شەرمەکەی و سیرکردنە سەرنجڕاکێشەکەی. لە ژیانیدا تابلۆ، ڕنگ، فڵچە و میوزیک لەگەڵ خۆشەویستێکی زۆر بۆ هونەرەکەی خۆی پێک ئەهێنێت بۆ ئەوەی جیهانە تایبەتەکەی خۆی دروست بکات. ئەزانێت کە چۆن لە زانانە بژی، ئەزانێت کە بەرپرسە لە کاتەکانی بۆ ئیشکردن و فێربوون و پێشکەوتن. هەر کاتێک هیلاک بێت ئەوە بیری خۆی ئەهێنێتەوە کە هیلاکی سروشتی ژیانی ئەو نییە، خۆشی ئەبینێ لە گەشتەکەی ژیانی. دڵخۆشە بەبێ هیچ مەرجێک لەبەرەوەی جیهانە تایبەتەکەی خۆی دیاری کردووە، تەرکیزی لەسەر خۆیەتی، لەسەر ناخی خۆی، ئاشتی ناخی، ئەزانێت کە پەیوەندی لەگەڵ خۆیدا گرنگترین پەیوەندی لە ژیانیدا. ئەزانێت کە ئەمڕۆ لە بەرژەوەندی ئەبێت، نازانێت چۆن ڕووداوەکان ڕوئەیە و چی ڕوئەیەت بە دیاری کراوی بەڕێگەیەک لەسەر خەیاڵ و پێشبینیەکانیەوە. ئەزانێت خۆشەویستی بۆ هەموو شتێک بە خۆشەویستی ئەگەڕێتەوە بۆی، ئافرەتبوونی ژیان ئەگەڕێنێتەوە بۆ ئەوانی دەوروبەری. هیچ شتێک گرنگتر نییە لەوەی پەیوەندی پیرۆزەکەت بگەڕێنیتەوە لەگەڵ خودی خۆت، فێر بیت چۆن ڕۆتاری ڕووناکیەکەی خۆتە خۆش بێت، چۆن ڕێگە بە خۆت بێت گواست لەو شتانە بهێنی کە لێکچوود نیت. باوەڕم پێدا بۆ هێزەی ببی بە خودی خۆت، ئاهەنگ بگێڕی بەبوون بە خودی خۆت، بۆ هێزەی ببی بە ئافرەت و جیهان بڕازێنێتەوە، بۆ هێزەی کە ڕنگدانەوەی خۆتە خۆش بێ لە ئاوێنەکەت. باوەڕم پێدا ژیانێک دروست بکەیت بۆ هێزەی ناخەت، ژیانێک کە لێکچی خۆت بێت.
دەستخۆشی بۆ ئەو خوێنکارە کە ئەم گرتە ڤیددیۆیان بە هاوکاری دارە زانکۆ ئامادە کردووە و چەند خانمێکی تریش لەگەڵی داکاری نواندنیان ئەنجامدا. ڕەنگە ئێمە نووسی بێتمان خوێنکارێک یاخود خانمێک ڤیددیۆیەکی بۆ بەهێزی ژنان بڵاو کردێتەوە، ڕەنگە لە ناخی خۆیدا چەندین پەیامی تری هەڵگرتی بێت، چەندین دەستەواژە و دروشمی تر هەبێت لە ناخی خۆیدا ویست بێتی لە ڕێ ئەم گرتە ڤیددیۆیەوە بگات. لەنێو گرتە ڤیددیۆیەکەدا بینیمان چۆن باس لە پێگەیژن دەکرێت، چۆن باس لە بەهێزی ناخی خانمان دەکرێت، چۆن خاڵە بەهێزەکانی خانمان لەنێو ئەو تێکستەی کە نووسین و دەرهێنانی خۆیەتی ئەو خاتونە خستبێ ڕوو. دیارە نامێ زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەم، خۆی ئێستا لە ستۆدیۆی کورسات نیوز ئامادەیە لە لامان ئەو زانیاریمان پێدەبەخشێت لەسەر شێوازی ئامادەکردنی ئەم نووسینەی ئەم گرتەیەی و بابزانین پەیامەکانی چییە، مەبەستیان لە بڵاوکردنەوەی ئەم گرتە ڤیددیۆیە چی بووە، دەیانەوێت لە ڕێگەی ئەو پەیامانەیان زیاتر چی بگات. دەچمە لای خوێنکار لاڤە بەکر کە ئێستا لە ستۆدیۆی کورسات نیوزەوە ئامادەیە. لاڤە سڵاو لێ بێم، کاتت باش، دەستخۆشیێم کارت لێ دەکەم، کارێکی جوان بوو و ناوڕۆک تێکستەکەش پێما بێدەر خۆت نووسیتە، کاری دەرهێنانی شەر خۆت کردوتە. ئەم گرتە ڤیددیۆیە ئێمە نووسیمانە بۆ بەهێزی ژنان بڵاو کراوەتەوە، لای خۆتان وایە یان پەیامی تریشی هەیە؟ سەرەتا زۆر سپاسی کەناڵی کورسستانەکەم بۆ بانگێشکردنم بۆ ئەم بەرنامەیە. ئەم ڤیددیۆم ئامادە لەسەر ئافرەت بوون کە ئافرەت دیارێکی جوانە بۆ سەر ئەم زەویە. ئەو ڤیددیۆکە لە نۆ ڕۆڵپێک دێ کە نۆ خانم ڕۆڵی تێدا دەبینن. ڤیددیۆکە سەرەتا وەکو بینیتان بە ڕەشوسپی دەست پێ دەکات ئیفێکتەکەی و گوڵی ڕەشی تێدایە کە ئەمەش بەمانەیە وەکووا بێ پرۆمسێک بۆ لایف و هۆپ. ڤیددیۆکە تا و کاتی یەتە سەر ڕۆڵی خۆم و دەفتەرەکە کەماوان و دەستەکەم بە نووسینی تێکستەکان. ئەمە تۆزە بە کورتی باز لە ڕۆڵەکان بکەم کە تێیدایە. ڕۆڵی یەکەم باز لەو تایبەتمەندی دیاری نێوان ئافرەتانەکەم کە ئەویش هەڵبژاردننی پۆشاکەکانیانە و زۆر خانممان هەیە کە گرنگی بە ئاوتفیتی ڕۆژەکانیان ئەیان. و ڕۆڵی دووەم کە تێیدایە ئەویش ئارەزوویەکی دیاری نێوان ئافرەتانە کە میکەپکردنە و حەزەکەن بە شێوازێکی جیاواز دەرکەون لە ڕۆژەکانیانە. و دوای ئەوە خانمێکی سادەیە کە دانیشتووە ئیحتیمام بە خۆی ئاات بە ناخی خۆی قاوا خواتەوە چێژە سادەکانی ژیانی ئەبینێت. و ڕۆڵی دوای ئەوەش کە ئەمە من بە جوانترین سیفەتی ئینسان دانم، نەک تەنها خاتونێک، کە ئەویش پێکەنینەکەیەتی زەردەخەنی سەر لێوێتی کە ئەتوانێت بە پێکەنینەکەی خەمێکی قوڵ بڕەوێنێتەوە و ببێتە هۆی دڵخۆشیێک بۆ ئەوانی دەور و بەری. و ڕۆڵی دوای ئەوەش کەتیایەتی خاتونێکە کە بەهرەدارە، ئەویش وێنەکێشە کە من خۆم زۆر حەزەکەم ئینسان پۆزتیڤ ئینەرژی شیر بکات و ئەتوانم بڵێم لە سایەنەوەی وێنەکێشەکان ڕەسامەکان ئەم سیفاتانیان تێدایە. و لە دوای ئەوە ئەمێ باسی ئەو بکەم کە ئەم ڕۆڵە بە خۆشحاڵیەوە ئێستا ئافرەتان زۆر کار لەسەر خۆیان ئەکەن، خەریکی بزنیزی خۆیانن، خۆیان هیلاکەکەم بووی خۆیان پێک بهێنن و دوجاریش ئەمە نەک تەنها ئەوەی کە کارەکە بۆ خۆیان بکەن، ئەتوانن بەهۆی ئەم کارانە و بێتە هۆی ئاسانکاریەک بۆ ئەوانی دەور و بەری. و ڕۆڵی دوای ئەوە وەک بینیتان لە ڤیددیۆکەیە کتێب خوێنەوە کە ئەمەژوکە و خۆراکی ڕۆح وایە کە ئاکشڵی کتێب خوێنەوە خاتە جیهانێکی زۆر تایبەتەوە. و ڕۆڵی دوای ئەوە کە من ئەمێ باسی بکەم ئەمە زۆر گرنگە، چکە ئینسان کە هەستا ڕۆژەکەی بە شتی پۆزتیڤ دەست پێ کرد، بیری تەنها لایەنە پۆزتیڤەکانی ژیانی بێت، تەرکیزی لەسەری بێ، ممتەن بێ بۆ شتانی کە لە ژیانی خۆیدا هەیە، تەقدیری نەفسی خۆی بکات. ئەمە زۆر گرنگە و ئەمانەش هەمیە گەڕێتوانێت بۆ ئەو هێزی ڕاکێشانی کە ئەتوانێت بەکاری بهێنێ کە بیر لە چی بکات و ئەتوانێت و ڕابکێشێت لە ژیانی خۆیدا. و لە دوای ئەوە ڕۆڵەکەیەوە سەر خۆم کە ئەمە وەکو موتیڤێتکردنێکی لێدا کە پەیامی من ئەوەی بگەێنم بە هەموو خانمێک کە گرنگترین و پیرۆستترین پەیوەندی لە ژیانی خۆیدا ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ خۆیدا هەبێت، باوەڕ بتوانێت خۆی بکات، باوەڕ بوو هێزی ناخی بکات کە ئەتوانێت هەموو ئافرەتێک، هەموو خاتونێک هێزێکی تایبەت لە ناخی خۆیدا هەیە کە ئەتوانێت کاری لەسەر بکات و ئەو ژیانە بژی کە لەکچوویەتی و ژیان چانسەکە کە دراوە بە هەموو تاکێک ئەتوانێت بەکاری بهێنێت. لاڤە تێکستەکە کەمێک هەستەکەی دەرونیە،
هیچ خوێندنەوەیەکت بۆ کرد یان هەمووی بیری خۆتە یان هاوکاریەکت وەرگرتووە لە کەسانێک کە پسپۆڕ و شارەزان لە بواری دەرونیە لە بواری کۆمەڵایەتیە یان نەخێر هەمووی بیرۆکە و خەیاڵی خۆت بووە و ویستوتە لە ڕێگەی تێکست و گرتەی ڤیددیۆیەوە ڕۆڵە جیاوازەکان بجێڕیتەوە. من خۆم ئەتوانم بڵم نووسێرێکی بچووکی جیهانی تایبەتی خۆمم کە کات بۆ خۆم تەرخانەکەم بۆ نووسین و بیرم لەوە کردوانێ کە شتێک هەبێت لەسەر ئافرەت کە بەداخەوە لە دێر زەمان و جیاوازێکی ئەجگار زۆر هەبووە لە نێوان هەردوو جێندەرە کە بە شێوازێک بووە بە لاوازتر سێری ئافرەتان کراوە و بە شێوازێکی جیاواز بووە بۆیە من ئەمێ ئەو بگەێنم کە هەموو ئافرەتێک ئەتوانێت وەکو ڕەگەزی بەرامبەری بێ جیاوازینێ لە نێوانیانە کە ئافرەتیش ئەو هێز و توانای خۆی هەیە تەنها ئەوەیە کە ئیحتیمام بە خۆی بات و تەقدیری خۆی بکات. ئێمە زۆر جار لە 8 مارسە لە زۆر پرۆگرامە لە زۆر شوێنە دەیبینین خانمان لە قەوسێکا دەیانەوێت هۆشیاری پیاوان بەرامبەر بە مافەکانی ژنان بەرامبەر بە خانمان زیاد بکەن لە قەوسێکی تری شابەشێکی تر لە ژنان ئەڵە نەخێر دەبێت ئێمە لە کچانەوە بۆ کچان لە ژنانەوە بۆ ژنان دەست پێ بکەین. ئەم گرتەی تۆ دەتەوێت خانمان زیاتر بیبینن یان پیاوان یعنی مەبەست و پەیامەکەی تۆ لە بۆ کامیان زیاترەگا؟ بۆ بورە بەس ئەتوانی پرسیارکە دووبارە ئەەکەمەوە بۆت لاپە. ئەم زۆر جار دەوترێت بۆ ئەوی گۆڕانکاری دروست بکەین پێما بێت گوێت لێمە لافە ئێستا بەباشی گوێت لێمە تۆزە کزە دەنگ بەرزەکەمە بۆی تۆ بە تەواتی گوێت لە من بێ باشە ئێستا گوێت لە منە باشە. زۆر جار بۆ ئەوی پەیامێک بگا دەڵێ نەبێت بیر و بۆچوون و هزری پیاوان بگۆڕین ئەمە خانمان وا دەڵێن بەشێکی تر لە خانماڵەن نەخێر دەبێت خانمان بۆ خانمان بێ پەیامەکان لە خانمانەوە بۆ خانمان خۆیان بێ لە کچەوە بۆ کچ لە ژنەوە بۆ ژن. ئەم گرتە ڤیددیۆیی تۆ ئەم پەیامە تێکس ئامێزەی تۆ ژنان بیبینن زیاتر پەیامەکە دەگا یان پیاوان؟ من خۆم بەڕێی خۆم ئەڵێم کە ئەم ڤیددیۆکەشم لەسەر ئامادە کردووە کە یەکەم شت خانم بووی بتوانێت گۆڕانکاری لەناو کۆمەڵگەدا بکات ئەبێت کار لە خۆیدا بکات کار لەوایە بکات کە باوەڕی بەخۆی بێت متمانی بەو هێزە بێت کە هەیەی کە توانای هەیە زۆر شت ئەتوانێت بکات کە بەشدار بێت لە هەموو کایەکانێک لە ژیانەکە هەیە. باشە لاڤە لە ئامادەکردنی گرتەکەدا چێ هاوکارت بووە با باسێکی ئەوانیش بکەین چێ هاوکارت بووە ڕاستە تۆ دەرێنانەکەی خۆت بی بەڵام ئەوانی کە هاوکارت بوون چێ بوون؟ من سەرەتا ئەمێ سوپاسی عایلەکەم بکەم کە زۆر هاوکارم بوون و هاوڕێکانم و ئەمێ سوپاسی تایبەتی دکتۆر سۆران کەم کە ڕاگری کۆلێژەکەمان بوو لەگەڵ مامۆستا ڕێبوار یاریدەدەری ڕاگر بوون ئەوان زۆر یارمەتیانە. باشە لاڤە ئەم گرتەی کەەوە تۆمارتان کردووە لە چۆ بڵاوتان کردوێتەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بۆتەوە کاردانەوەی تۆڕە کۆمەڵاتەکان لەسەر ئەم گرتەیە چی بووە؟ نەخێر جارێ ئەشتە بڵاومان نەکردوێتوانێ ویسمانەکەم جار لە تیڤۆ بڵاو بێتوانێ بۆی زۆرترین خەڵک بتوانێت بیبینێت و دوایەوە دوێ ئەم بەرنمەیە بڵاو بێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. باشە ئێمە سوپاسان ئەگەین کە یەکەم بەرنامە لێرەوە بڵاو دەبێتەوە ئێمە دواتری شەرم گرتەیە بڵاوەکەینەوە بۆی زۆرترین پەیامەکەتان بگا. لاڤە دەستخۆشی لەکەین زۆر سوپاس بۆ ئامادەبوونت شتێکە گەرما بێ پەیامێکە گەرمات بێ پێت خۆش بێ هاوکار بێ بۆ گەیاندنی پەیامەکەت لە گرتە ڤیددیۆیەکەدا بتوێ باسی بکەیت. زۆر سپاس. من ئامانجم لەم ڤیددیۆ ئەوەیە کە بتوانین ئەو جیاوازی کە لە نێوان هەردوو جەندەرەکە هەبووە کەم بێتوانێ و ئافرەتان کار لە خۆیانە بکەن و بە خۆشحاڵی و ئێستا ئافرەتان زۆرمان هەیە کە ئاستی ڕۆشنبیریان بەرز بۆتوانێت لە هەموو کایەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و بۆرە جیاوازەکانی ترا بەشدارن و خانمی زۆر سەرکەوتمان هەیە لە بواری میدیای کوردیدا بە خۆشحاڵی و ئیشەڵا ئەم سەرکەوتنی ئافرەتان و خانمان زیاد ئەبێت و بەرەو پێشچوونێکی زۆر باشە ئابێت. بەیواین جارێکی تر ببینینەوە لە پەیامێکی تردا پەیامی سەرکەوتنەکانی خانمان سوپاس بۆ لاڤە بەکر خوێنکار بۆ ئامادەکردنی ئەم گرتە ڤیددیۆیە کە کاری دەرێنان و نووسینی خۆی بووە دووبارە سوپاسیەکەین.